أما بعد مسلمان عزيزەکان باسی ئەوی ناکەین داتای عێراق ئەڵێ لە سەتا 31 دانیشتووی عێراق هەمووی بێکارە، یعنی لە 100 کەسە 31 دەست بەتاڵە. ئەمە بەڕاستی جێی پرسیارە، چونکە دەست بەتاڵی زۆر جار لە دای خۆی مشکیلە و گرفت و شت دێنێ. ئەبێ ئینسان ئیماندار بزانێەوە و ئەوانەیشی کە لەسەرەوەن بە تایبەتی قسەکە بۆ ئەوانە لە 100 کەسە 30 کەس بێکارە. واگە تەماشاشکەین ناومێدی لە ناو خەڵکە، داومێدی لە ناو خەڵکا چەندێکەیە لە گەورەوە. ئێستا بڵێم هەمووتان کێ ئومێدیەیە؟ لەوەی لەم حەمکا گشتی 100 کەس نەوێ بێژێ بەم ژیانە ئومێدمەیە. خۆ ئەم ژیانە هەر ژیانەکەی جارانە، خۆڕەکە دێ و دەڕوا و شەو دێ و ڕۆژ دەڕوا و هەم مرۆڤەکانە. خوای گەورە جەلە جەلالوو دنیاکەی جارانە کوردێتی، بەڵام بەنەکان خراویان کردو. خۆ هەموو شتێکی دا بەنەی برڕێ بەنەی گرێتەوە نایدا. چونکە بۆیە خەڵک بێئومێد بووە، بە تایبەتی ئەو گەنجە جوانانەی بێئومێدن. تەماشاکە کابرا بۆ نمونە دێتەوە بۆ کوردستان تێتەوە بۆ عێراق، مناڵی کۆرپی پێڵێن کاکە زەحمەت نوێ ئامادەی بڕۆیتەوە، ئێستاش بۆم بکرێتمەوە، ئامادەنیم لە وڵاتە یەک دقە دانیشم. چەندێ ناومێد بێگەریامە. ئەو قسە چۆن دەرەچێ؟ چونکە کەسێک ئومێدی بێ ئەو شتانە ناڵێ. توانای گەنجەکانمان ئێمە توانەکانیان لە چی سەرفەکەن؟ لە هیچ. ئەوەی سەرفێکەن زۆر جار لەوەی ماتۆڕێکیان پێبێ، جارجار دڵی خۆیان خۆشکەن فەقیرێلە، یان ناشکری خوانەوە چنە کافتریا و نەرگیلە و یان هەندێکیان دێنە مزگەوت ئەگە تووڕە نەبین لێیان، ئیتر فەقیرێ لە هیچیان نییە. بۆ کوێ بڕن؟ ئەم دامە ئەم گەنجە داماوێ لە بچۆ بچن چی بکە؟ ژنی بۆ دێنی 20 مسقال لای کەمەکەی فێڵێک شەکەین، خوا مامەسا 20 دروست نییە 90 ئی بۆ نایکاتێ پیاوەتی بکەیتە 10 مسقالێ چییە؟ هەر عیبە بە قورعان مسقالێ بۆ ڕیلی. ئەی تو ژنیە دەیتی های ڕوتێنیتەوە، گەنجە داما و فەقیری هەزار نانیە لە گرفانە 20 مسقال لەکوێ بێرەژن بێرێ؟ توخوا خۆت پێتەکرێ؟ توخوا ئەوانەی وای ئێستا خێزانیە خۆمان پیاوە گەورەکان بچین ژن ئێستا بێنین پێمان نەکرێت دووەم ژن، نە بە قورعان پێتان ناکرێت. ئەی گەنجی داما و چی بکە؟ 20 مسقالی بۆ بکە و خانی بۆ بگرە بە مواسەفات و غرفەی نەومی مواسەفاتی بۆ بکە و فڵانی بۆ بکە. مە لەکوێ بێرەم ئەم گەنجە داما؟ ڕەحمەت لەوەی کە ماری کچەکەی کاتە 10 مسقال نەیکاتە 11. ڕەحمەت لەو باوکەی لەو دایکەی لەو شیرەی نایەتە دەمی کچەکەی. من لە هەفتەی ڕابردووە 2 مارێ بڕین، من بەڕاستی 1000 دوعای خێرم بۆ کردوون. وتیانە مامەسا خۆت وەکیل بە چەند دانەی دانە؟ مارە بڕین چییە؟ مامەسا پیا باوکی کچەکەیت مامەسا باڵتون چییە؟ من کچەکەی بدەمێ 50 بۆ بکەم 100 بۆ بکە، ئەو شەرەف و ناموسەکەم نەواتە ڕێوە، من چی بکەم لەگە ئاڵتونەکەیە؟ مش ئەمەوێ ئەم کوڕە شەرەف و ناموسەکەم باتە ڕێوە، نەکە ئاڵتونی بدەمێ کۆڵی ئاڵتونی پێوە بێ بڵەم ژیانی خۆش نەبێ. ئەبێ وریابین ئێمە ئاسانکاری بکەین بۆ ئەم گەنجانە. ئەگە تەماشاشکەین گەنجە گاڵتەی تێ، نیشتیمان و وەتەن و خاک و نامچی. بڕۆ گەنجی ئەم زەمانە هەر گاڵتەی بە دنیا. کێ وای لێکردن؟ ئەم گەنجانە کێ وای لێات ئاوا بێ؟ چونکە هەر خۆمان وامان کرد کە وایان کرد کە ئەمانە بێئومێد بن لە وڵاتە، هیچ باچینی ئامادەیە کابرایەکی کورد غەیرە کوردش حکمی بکات زۆر ئاساییە و لای زۆر تەبیعی بێ. بێسوود بێ لێی وتراوە ئینتیمای گەنجەکان با بێژم پێتان لە عێراقا لە 180 ئیمانی نەما بە خاک و نیشتیمان و وڵات و نامچی. بابی خەمە چکتا ئەمە داتایە کراوە لە 180 20 ئیمایەتی وڵاتش بەمانە ڕواتە ڕێوە. و خاڵێکی ترشەوەیە تەماشا بکەی سوودمەند ئایا گەنج چەندێ سوودمەند بووە لە حکومەتی ئەم عێراقا هەمووی؟ لە 186 گەنج سوودمەندنەوە 14 سوودمەند بووە، هیچ نەماوە ناشکری خوانەوێ. لە چیا سوودمەند بێ؟ نەبوونی تەربیەکی باش، تەربیەت یعنی نەبوونی بڵێن خوێندنێکی سیستمێکی خوێندنی باش و چاکش نییە. سێرەکە ئین ساڵی 80کانە ئین ساڵی 60کانە لەسەر و میزاجەج. خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان کە عاقبەت خێرمان بکە. ئین الله و مەلایکەته یصلون علی النبی